بە ناوی خوای گەورە و دلۆڤان و دڵاوە سڵاوێکی ڕازاوە پێشکەش بێەوە بینەرانی خۆشەویست و ئازیز لەگەڵمان هاوڕێ بن ئەوڕۆ دەمانەوێت سەردانی ئاوایی دریاز بکەین ئاواییەک هەڵکەوتو لە 12 کیلومتری باکووری شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی موکریانی ڕۆژاوا و لە ناوچەی شاربێران هەڵکەوتووە ئەم ئاواییە لەگەڵ ئاوایەکانی دارەلەک و توتاخاج و قومقەڵا و سوکەند هاوسەیە شاخەسپی و چێوی تەختەخان دوودانە چیای دەوروبەری ئەم ئاواییەن و پیرمکایل و چەلەغان دوودانە لە کانیاوەکانی ئاوایی دێنە ژمارکە ئاوی خواردنەوەی ئەم ئاواییە هەر لە چەلەغان دابین دەکردرێ ئاوای دریاز هەر وەکو شاروایە کۆڵانەکان ڕاست و قاناویان تێگیراوە و بۆ سازکردنی خانوبەرەکان زیاتر کەرەسەکانی نوێی خانوسازی بەکاردێنن وەکو چیمەنت و ئاسن و خشت کار و پیشەی زۆربەی خەڵکی ئاوایی ئاژەڵداری و وەرزێری باغداری و کرێکاری شۆفیری و ماشێنداری بە تایبەت ماشێنی گەورەیە ئەم ئاواییە کەسایەتی ناسرا و هونەرمەندیشی لێ هەڵکەوتۆ خاڵێ خۆش بوو سۆفی مستەفا بوارۆ خەڵکی ئەم ئاواییە بووە کە هەر بە سۆفی مستەفا دریازیش ناسراوە و کاکە محەممەد ڕەسووڵی دەبیرفەرەک ژەنیاری شمشاڵ نیشتەجێ ئەم ئاواییەیە لەگەڵمان هاوڕێ بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی دریاز. ئاوای دریاز مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە ئەو تەپکە کە دەیبینێن بە تەپکی دریاز ناسراوە و هەر لە ناو ئەو ئاواییە هەڵکەوتووە وەکی لێکۆڵەران و نووسەران باسی دەکەن بوونی ئەو تەپکە دەگەڕێتەوە پێش مێژوو بەرزایی ئەو تەپکە لە ڕووکەشی دەریاوە 1342 میترە و بە ژمارەی 608 لە میراتی فەرهەنگی تۆمار کراوە. لە خزمەت دێهیاری بەڕێزی ئاوای دریازداین کاکە جان زەحمەتە بە خۆتان بناسن. بە نێوی خوددام وێنسی تاڵانەم دێهیاری درێزی. کاگەنە چەند ساڵە دێهیاریەوە ئاوایین؟ ئەم لە ساڵی 90ەوە دێهیاری درێزیمە. ماوەی 5 ساڵە دێهیاریەوە ئاوایین ئێرە چەند کەسی هەشیمەتەیە؟ ئەلحەمدە حاڵی حازردا ئەگە بین ئاماری بێهداش 2600 نەفەرەوەلی بە ئاماری کە پاییزی ئەو ساڵدا بەیس لە ئاماریان گرت 2220 نەفەرمان جەمیەتی. دەبێتە چەند بنەماڵە؟ نزیک 650 بنەماڵی. ڕادەی خوێندەواری چەندە؟ وەڵای ئەلحەمدولیلا بێسەوادمانەمە لێرە زۆر کەم بێسەوادمان زۆر کەمە ڕادەی خوێندەواریشمان زۆرە و تحسیلکردەشمان زۆر. قوتابخانەی تاپۆلی چەند لێیە؟ مەهدی کودەکمان هەیە ئیبتداییمان هەیە ڕاهنماییشمان هەیە. خەڵکەکە گەبیان هەوێ درێژە بە دەرس خوێندن بدەن مناڵەکان هاتوچۆی شاری دەکەن؟ بەڵێ ئەوانێکە لە سێومی ڕەهنمایی کە خلاص دەبن دەستنە شاری تەبعەن دەبیرستانەکان دەستنە دەبیرستان و دوایش دەستنە دانیشگایە دەخێن. ئیمکاناتی ئاوایی چه خزمەتێکی دیکە بە خەڵک کراوە لەو ئاواییەدا؟ ئیمکاناتی ئاوایی گازمان لە ساڵی 89 بۆ وەسڵ بۆ ئاوی ئاشامیدەنیمان هەیە لولەکەشی بەرقمان هەیە مخابراتمان هەیە ئینتەرنێتمان هەیە باوجودیەوەی کە ئەو ساڵی 1395 ساڵی اقتصاد و مەقاومەتی نێو دێرکراوە ئەمە دە ساڵدا
نزیک بە 50,000 میترمان ئەسفالت کردو. ئاسفالتەکەش 5,000 میتری ئیدەفتەری ئوموری ڕووستایی بۆ 45,000 میتریشی قیری ڕایەگانی بنیادی مەسکەن بۆ کە بە هەمکاری بەخشدار و فەرماندار و نمایندی محتەرەم ئەو کارانە ئەنجام دراون. وەلی ئەمە دێرەشدا زیرسازەکەش دێهیاری و خەڵک بە هاوکاری خەڵکی کە ئەمە 50,000 میترمان زیرسازی کردو، مەخلوط ڕزیمان کردو، جەدوەل گوزاریمان کردو. ئەمە نزیک 2,000 میترمان ساڵ جەدوەل گوزاری کردو. پارەکەمان ساڵی 94 3,000 میتر جەدوەل گوزاری کردو. ئەمە تقریبان ئەگە بین حیسابیکەین لە ساڵی 90 تا الان نزیک بە 6,000 میترمان جەدوەل گوزاری کردو لە دریازێ. الان ئەو ساڵەمە 50,000 میترمان کە زیرسازی کردو، خەڵک زۆری کۆمەک کردووی. دەکرێت خۆت بناسێنی؟ نەسرین ڕێزەم 90 ساڵمە کچی خالد ڕێزەم. تەمەەن درێژ بێ ئینشەڵا. لە مێژە خەریکی تەوەنکردنی؟ ئەرێ وەڵا. چەند ساڵ دەبێ؟ وەڵای تقریبەن ئەنا بخۆم 2 ساڵەوە فەرش دەکەم لە خوشکەکانمەوە و فێربوومەیدی ئاو وردەورداوە ئەمەش ڕێگایوانی میدامەداوە. دەرست خوێندووە؟ تا چەندوم؟ سێمی ڕەهنەمایی. ئیدی بە خاطری وەزەتی خانەوە دەکەم دەستم وەرگرتۆ و ئەلانی دی بۆ کۆمەک بە خانەوەتە کار دەکەم. الحەمدولله قالب و ساغ بێ ئینشەڵا. ئەو فەرشە دەیچنن چی پێ دەڵێن؟ کامپیوتێری. فقط فەرشی کامپیوتێر دەستنن؟ بەڵێ. چەند وەخت فەرشێکی ئەو ئەندازەیە تەواو دەکەن؟ وەڵا حدودای دوو مانگ و نیو ئاوایدی. 2 نەفەری دەیچنن؟ بەڵێ. تەک نەفەریش هەیە. ئەو فەرشە چەندە؟ وەڵای تقریبەن ئەلان 350 لایە و 1000 گرێ. 1000 گرێ و 350 لایە تقریبان 2 مانگ و نیو پێ دەچێ؟ بەڵێ. ئەرێ وەڵی تقریبان بەستگی هەیە بەلایەکەی کە مەسەلەن زیاتر بێ زیاتر زەمان دەخایێنێ، فەرشەکە تا چووکەتر بێ زەمان کەمتر دەخایێنێ. چەند نەفەری ئەوەی دەستنن؟ 2 نەفەری. خانمی خوشکتە لەگەڵتە؟ نەخێر ڕفیقمە. ڕفیقم پێکەوە فەرشی دەستنن؟ بەڵێ. قالب و ساغ بێ ئینشەڵا. دەکەم تەشەکر. باوجار چەند کەلیمەش لەگەڵ بەیانە خانم ڕفیقی نەسرین خانمە قسام بکەین. خام جێ ماندوو نەبێەوە. ئەمە تەشەکر خاشەکە. ماندوو نەبێ قالب و ساغ بێ ئینشەڵا. تۆ لە مێژە خەریکی تەوەنکردنی؟ بەڵێ. چەند ساڵ دەبێ؟ تقریبان 2 ساڵ دەبێت. تەمەن چەندە؟ 90. پس هاوتەمەن لەگەڵ نەسرین خانم. بەڵێ. قالب و ساغ بێ ئینشەڵا. دەرست خوێندووە؟ بەڵێ. پێنجم. چۆنە درێژت بەدەست خوێندن نەداوە؟ خاطری خانەدەکانمان مەجبور بن دەرک تاثیر بکەین. دێر قالب و ساغ بێ ئینشەڵا. سرین خانم گوتی فەرشەکان شەریکایەتی دەستن وایە؟ بەڵێ. چۆنەوە پێکەوە سازاون و خەریکی فەرشکردن؟ یەکتریمان زۆر خۆش دێ پێکەوە سەر سەمیمین بە خاترێ. ئێرە ماڵەنگۆی یا ماڵ نسرین خانم؟ ماڵی ئەمە. ماڵێوەیە هەمیشە لە ماڵەنگۆ دەبن؟ بەڵێ. تاقی تایبەتیتان داناوە بۆ تەوەنکردن؟ بەڵێ وایە. بەیانە خانم دەرامەدی فەرشەکەی چ لێ دەکەن؟ کۆمەک بە خانەوەدا بەشە خۆشمان هەر شێرتک لایمانە. چۆنی بەش دەکەن لەگەڵ نەسرین خانم؟ هەر کەسە بەش خۆمان دیارە. فەرشەکە دیارە نیوە بە نیوەیە وایە؟ بەڵێ وایە. دێ قالب و ساغ بێ ئینشەڵا. زۆر سپاس. فەرموو خەریک بن. بێم یارمەتیتان دەم؟ دەستەکانت خۆش مەمنون.
نەسری خانم چۆنە کە فەرشی کامپیوتەری دەستن و فەرشی نەخشە ناهێننەوە؟ وڵی ئەمە هەر لە ئەوڵە فێری ئەوەی بووینە بێزگەرەوەش فەرشی نەخشە چەند نەفەری دەوێتەوەخان هەموو دەوری خڕبنەوە کارێک دوو نەفەران نییە. ئیدێمەش هەر ئەوان تەرجیح دەدەین ئەوانە بستنی کە دەتەوانمان بەردەیدی. فەرشی نەخشە دەزانی بستنی؟ ناوەڵا یعنی هەر بە کامپیوتەری فێر بووی؟ هەر بە کامپیوتەری سازەکانی چکورەتر و گەورەتر لەوە دەستنیدی. لەش و ساخ بێ ئیشەڵڵا. نەسری خام ئەو ڕیس و شتێ و فەرشەی لە چۆ دەکڕن فەرشەکە گەر تەواو بوو لە چۆی دەفرۆشنەوە؟ وڵا ئیدی ئەوە زەنگ لێ دەین بۆوانێک کە کارگای قەلبە هوشتیان هەیە دوکانیان هەیە زەنگ بۆ لە دەیندی فەرشەکەمان دەوێت ئەوەن دازەوە ئەو سایزەوەیدی ئەوانش بەڕەنگ و بەلای و هەموو شتێکە ومان دێنن. یان نایکڕن؟ ناوەڵا ئێمە فقط حەقی بافەندێکی کەمان درێتەیە کولەن ئی یەک نەفەری نۆشتانە. ئەدێگە فەرشەکە تەواو بوو چی لێ دەکەن؟ ئەوە دەڵای دێ و دێم زەنگ لێ دەین بۆ نەفەرێکە بمان سنی و دێنەوە تەحویلی دێنەوە. پەزەو بۆ خۆی دەیفرۆشن گۆ فقط حەقی بافەندگی بەردەگرن و تەواو. فقط حەقی بافەندگیەکەیە. دەی زۆر باشە ڕەبی ماندوو نەبنەوە دەستەکان خۆش بێ لەش و ساغ بێ ئیشەڵڵا. سپاس. مامەجان نێوتان نێوم ئەزی ئیسمایل زادەیە. کاکازیژان خەڵکی واوایەن؟ هەرێ وەڵای خەڵکی وەلە دیێرەمە. وەلە دیێرن تەمەن و چەندە؟ متەوەلیدی 1630. تەمەن درێژ بن ئیشەڵڵا. کاکەجان لە قەدیمستان دەکرد لە واواییەیدا؟ ئەوەی وەڵای ئەمە کەشاوەرزیمان کردووە. مان باس بکەن چۆن و کەشاوەرزیمان کردووە دامداریمان کردووە. دامدار بووینە بام دامدار بۆ بخۆمان هەردام لەسەر وانەکەی ڕۆیشتوین. بۆمان باس بکەن چۆن و کشت و کاڵ دەکرد چۆن و ئاژەڵداری دەکرد؟ زمانێک بۆ بە جووتوگامان کردووە. بە جووتوگامان کردووە ئەلعانەکەش بە تەراکتۆر و واسیلە هەیە و خەرمان کۆپەیە و کۆمپا هەیە و لە کەنجێوە جووتوگایە نەماوە؟ وەڵا تەقریبەن ئەگەر تەقسیمی ئارازیاتوە نەماوە. ئەی مەڕووماڵات و چۆن ڕادەگرت؟ وەڵای مەڕووماڵاتمان هەبوو بیلامانێ لێرە دامداریمان کردو. هەوار دەڕۆشتن یا هەر لە نێو ئاوایی دەدەما؟ هەوار دەڕۆیشتین. بەهارە هەوارمان دەچۆت بە نێوی سەڵغان بەهارە هەوارمان دوومانگان دەچووە لێرە نزیکە؟ دوای ئارێوەڵە. دوایش دەڕۆیشتین دەچوینە کۆسانێ چوینەتە ماین بڵاغی چوینەتە پیرەسەنان چوینەتە گەدەی ئەوانەمان کەنجە دەگەڕانەوە ناو ئاوایی؟ 18 ڕۆژ 19 ڕۆژی بەهار هاوین دەچوو لەوێرە دەهاتینەوە ئارێوەڵە. مامەجان زەحمەت نەبێ خۆتانمان پێ بناسێنن بفەرموون تەمەنتان چەندە؟ ئەمن نێوم درە ڕەحمانە شۆرەتم قادریە. مامە ڕەحمانجان خەڵکی واواییە بوونە؟ ئارێ وڵای من 50 ساڵ دەبێ لێرم. یعنی وەلە دیێرەنین؟ ناوەڵەوە لە دیێرە نیمە. خەڵکی چۆ بوونە؟ وڵا من خەڵکی کرێزەی عەلی بەجیم تاخە یەک ماڵەوە لەو بەری جۆکتە پێ. چۆن هاتوونێرە؟ وڵای زاد دنیام کردووە. ئەرە وەڵا. ماوە خەڵکی چند لە ئاواییدا؟ جان؟ خەریکی چند کارێکی دەکەن؟ وڵای زامن چ بکەم مەلام بخۆم بە پیرێش دەکەمەوە بۆ لە ماڵە دەرچوو بە هیچم پێ ناکرێ. دێ لە شو ساغ بە ئیشەڵڵا. ماما ئەو دەوروبەرەکان یاوی لێیە؟ بەخوڵای زابی لامانە لێرە لەو نەوحەی هیچکانی لێ نییە. یەک ئەلێرە بووە ئەوە ئەخاوەنی دەڵم یەک ئەلێرەکانیەکە بوو ئەوە کانی یەکی دەو سەری پیان دەکوت کانی ژنان. چەڵەغانیشمان هەیە ئەوش بیلامانەوە ئاوەکانی و لە کەشی کردو هێناوێنە دەوم بەعیان کردوتەوە.
ئەو کانیاوەیەرە چی بەسەراتۆ ئەو کانیاوە ێرەژەوە بیلامانێ ئاوەکان زیادی ئەوە خرکردوتەوە ئەدێریان کردو ئەو تا خەولە ئەلەوە ڕابیلامانێ دینیامیان تاویشتووە ئەگە دەو من بەعیکەنەوە ینی خەڵک کەڵکی لێ وەردەگرێ وایە چون کەلکیلوێرە ئاوێکە دەرەجەیە گەوە تاولکن و ماشێنانە ڕەنگە دوێن سینج دەبێ دەڕات خۆرە نازانم زەینی داوەتێ یاننا ئەوە لێوێرەکن و ماشێنانی خەڵک ئاوی لولە کێشی هەیە لە ماڵ ئاڕۆڵای هەر یەو کانیاوانە ئەوە یەکانێ لە بەری کن ئەو ئیسفالتەی خوارێ لەوێر بیرێکیان خەندووەوە لێ فەقول عادە ئەوەکەی زۆر ناخۆش ئەوەکانی ناوەتەوە یێر دەگەڵ ئەو کانێ و ئەو چەڵەغانەی تێکیان کردوێتەوە جامامە ڕەحمان باس زێرەمان بۆ بکە ئەو دەم کە قەدیم هێستا ئاوەسەریدانە پۆشرابوو چۆن بۆ دەوروبەرە چۆن بۆ ئاوایە چۆن وڵای ئەو ئاوایە هێندە زۆر نەبوو ئەو دەمی ئەلعانەکانی زۆر بووە ئاوەکەش بەشمان ناکە دەنا ئەو ئاوە ئاوێک بووەی بڵم چی وەکو ئاوی مەکەی معزەم بوو چۆن بوو کە لانسەریدا پۆش ێرەژە ئاوێکی فەقول عادە زۆری بە تەواوی ئەو دیێ لەسەر ئەو کانیاوەی بوو خەڵک گامێکی لێ دەشوت کەڵی لێ دەشوت ئادی ئیسیفادەیەکی بوو بە تەواوی دیەکەی ئەوە لە کەنجەوەدا پۆشراوە وڵای ئەوە تقریبن پێم پاریان داپۆشی ئەوە پێمایە پێشتر چۆنی استفادە لێ دەکرا و کانیاوە گەر بڵاو بوو چۆن ئاوەکەی خەڵکی استفادەی لێ دەکرد ئەگە بڵاوە هەوڵە ئەوڵەکەی ئەوە لولەکەشی کرد شا ئەلعین زۆر جیان لولەی تێدا ماوە ئاوەگە ڕۆیشتووە لولەکەشی کرد کاگرسوش بۆ خۆی دەزانێت دەو کوچانەدا بیلامانەیە شەش حەود شێرە هەبوو هەر گەڕەکەی مەسەلەن شێرێکی هەبوو دوای ئاوەکان خەر کردەوە بیلامانەیە ئەلحانەوە ئاوی ئەو کانیان ئەدیێرە کردوتەوە تا دەو کن ئەو ئاسنەی مامە ڕەحمانجان جار باسی خۆتمان بۆ بکە چۆن گەورە بووی لەو ئاوای ئێستان کردەوە ئایزا من چۆن گەورە بووم وڵایە من حیسانێ بووم مەگە هاتم ێرە بیلامانەیە جووت و وتم پێ دەکرا وڵایی وەعزم باش نەبوو لەکرد خەڵکی بووم کاردار بووم نوۆکەر بووم عرض بکەم دوهاش وەڵا وەعزم خۆش بوو ئەلعانەوە دەگەڵ پیرێژ نێماوە دوو بە دوو دانیشتوینە منداڵ نییە بەرێڵای نۆدانە منداڵمانەیە چۆنە لەکن نەماوە یەکمان لەکن نەماوە قەران تێکەوت و یەک نەماوە هەرێ وەڵڵا زەماوەندیان کردو ڕۆیش ئارێ وڵای کچەکان مردیان کردو کوڕەکان ژنان هێناوە لێمان جودا بوونەوە ئەدی سەریش دەدەنەوەی دی سرت دەدەنەوە بە خودایی هەرتان بیرەگە هەدە حاڵی مرینەدا بینیە سەرمان دەدەن هەرێ وەڵڵا نانای شەڵار تەمەند درێژ دەبە منداڵش بە ڕوح من فقط کاروباریان زۆرە وڵای زارێ وڵای وشێتی فەقیرەوە دوو کاری خۆی کەوتو ئاجێ بە زۆرت دەکەم ئەویش بە دوی دەردی خۆی کەوتووە ئێستا مامە ڕەحمان ناسراو بە دەرۆژ ڕەحمان بە دەنگی خۆشی خۆی دیارێک پێشکەشی ئەوە خۆشەویستان دەکا مامەجان فەرموون های سروشتەی نوری حەقی وای بەعیێ وای فەیز و کەڕەم های سیا بەخشی وای هەردوو عالەم یا رسول الله جان ويدافعي ودو علم اي بعد ودا وي بهذا فرياد ما يا دلي لد مزنمين هاو روجي وي زنزير خصتم تدستوا في موا وي سيدي مزروعم يا رسول الله جان وي دواي درد منك وي من دكلي موا اي سروران
أتوب خود ذزاني يار وي من ظلم سندح عززا وهيمتي فيزتوم يا رسول الله روح ميك بك وحافظ أخوة من دستم بالخيك بقريتها يا رسول الله جان ويذكرني وينازع ويزا أرقريا ويقوشي ويكويا صايدر قايتوا حوصالي كي أقري كي خوشي كي أو ناكل زوبزو بوزوم لأمتاند وي رسول الله وجان وي كيف يندقى إحساني تو زارق وراد حوار يا رسول الله وجان وإذا استيمن دا وماني تو يا رسول الله يا الله يا خير البشر يا رسول الله بخداي يا خير البشر ويتكاكارك يا وي ميداني مع الشهر أيضا البغي دا خذ ما حد زما أيضا البغي بخداي خذ ما حد زما ختمت يا أهلي لوي غوث العظام يا رسول يا الله يا حبيبي حقي ما قبي شاري بخداي قمجي في ابو شغي ما قبي شاري والله قمجي في ابو شغي تخدى بابي كي وين توبي زواني دورني بابي كي تخدى توبي زواني بسينا شير يا الله غوصي وقيلاني زنقي رحمي بخداي حازي نوراني زنقي رحمي بخداي غوصي وقيلاني يا رسول يا الله يا خير البشر ويتكاكارك بخداي ميداني مع الشهر ويتكاكارك بخداي ميداني مع الشهر أيضا لبغي دعوة خذ ما حد زما ويظل البغداد بخداي وإذا ما حد زما ختمت يا لي لوي غوص العظام ختمت يا لي غوص العظام يا رسول يا الله ما يجياني يا رسول يا الله ما يجياني دستم بدايا ما قدر يد ظاني
دادەجان سەلام عەلەیکم. سەلام سەرچاوم بەخێری بەهەمەتاش. چاو خۆش بێ دادەوە چۆنە لەو کانیاوەیاوێ دەبن؟ ئەومان پێ خۆشتراوەی دیکە خۆش نییە. بۆچی کەڵکی لێ وەردەگرن؟ ئەوە خۆشترە و خاوێنترە و لە ماڵە چی استفادەیەکی لێ دەکەن؟ بۆ سەماوەرێ بۆ چای بۆ شۆربایە. ئەدی بۆ کاروباری دیکە؟ کاروباری شێری دیکەمانە ئاوی دەباڵ دەکەنەوەی چاڵات. خۆش نییە ومان پێ خۆش نییە. دادە لەمێژە لە واوەی استفادە دەکەن؟ ئەرێ وەڵا. ئەوە کا من دیومە هەر ئاوە ئیسیفادەی لێ دەکەینی دی. خۆتان خەڵکی هاواین هەروە لە دیێرن یا تازگیاتون؟ ئێرە نیمە ئێرە ازدواجم کردو. چەند منداڵۆیە دادا؟ سێ. ربی خدا پێت بڵێم ئینشەڵا لە کنتنیا زەماوەندیان کردو. یەکیان زەماوەندی کردو. دادە لە ئاوایدا خەریکی چ کارێکن ڕۆژانە؟ ڕۆژانە خەریکی وڵات خاوێنکردنەوەی شتنەوە نەزافەتی وڵاتی هەرەوەی دی. مەڕ و ماڵاتون نیە؟ نەوەڵا. ئەدی چ دەکەن؟ مێردەکەتان چ دەکە؟ دوکانمان هەیە دوکانی. دوکاندارە دەکەن. ئێ وەڵا. دێر قالب و ساغ بە ئینشەڵا. دەستت خۆش بێ دادەی. مامەجان نێوتان چێ؟ ڕسوولی چوپانی مامە ڕسوولجان خەڵکی واوایەن؟ بەڵا لێ وڵات تقریبا 56 ساڵەمە لێرێ. پێشتر خەڵکی چۆ بوونە؟ وڵا هەر لێرە بووینە. دا مامە ڕسوولەوە تێنگۆ لە بیر و دێ لەو 56 ساڵەوەی پێشتاالانە و ئاوایە چ فەرقێکی کردووە؟ وڵاو ئەوە 100 بەرابەری فەرق کردووە 100 بەرابەر. ئەو دەم هەموو حالم فەقیر بوو چی نەبوو هەر خەریکی جوتوگا و وانێکی قەدیم بووین. ئەلان خەریکی چن؟ ئەلحانەکە هەموو کێشاوەرز هەموو ئەلحەمدە تەراختۆن و سایری چاک و خانوبەری چاک و پێش ماڵ و حاڵەکەش پەس گۆڕدراوە. هەموو شتێک گۆڕدراوە الحەمدوللا. ئەرە وڵای بە هەموو زور گۆڕاوە بە هەموو زوو تەرەقیمان کردو الحەمدوللا. ئیسفالتی چاک خانوبەری چاک ئاوی چاک لە حاز بێهداشت و وانێک و هەموو شتێکی مەجازی. باسی ژیانی ئەو دەممان بۆ بکە چوو دەکرد لەو دەوروبەرێ ئەو دەم کە دەڵم بنە ماڵەکان کەم بوون. وڵا زیندگیمان نەبوو زیندە هەموو خانی قورماوی خانووی پیس و هەرزت بکەم بەڵام چیەخر خان ڕخا و ئەلام سەختمانی چاک و هەموو پێشکەوتوو. باسی کاروبارەکەتانمان بۆ بکەنەوە دەم ئاژەڵداری و دەکرد کشت و کاڵ و دەکرد هەر مەڕ بوو ڕاغ بوو جوتوگا بوو کەشاوەرزی بوو ئەوانە بوو هەرزت بکەم بڵم ئەلحانەکانە هەم پێشکەوتوترە الحەمدوللا تەراختۆنە و دیکس و خۆلاسە خرما و کوپ و حالم ئاسوودەژی زیاترە و ئیمکانات پترە و مامە ڕسوو باسی مێژووی ئاوای دریاسمان بۆ بکە ئەلان کە شکور هەر وەک شار دیار دەکا بەڵام دیارە کە پێشتر ئاوە نەبووە چۆن بۆ باسی وەمان بۆ ئەوەش دەوڵای دەڵێن زمانی زوو ئێرە ئەو دریازە دەڵێم دریاز بە نێوی دەریاس ینی شار بووە شاری بێسلا شاری خاوەزەمین بووە ئێرە پێشتر شار بوو بەڵێ شار بوو چی بەسەر هاتۆ وڵی ئەوەی نازانم چی بەسەر هاتۆ و بیرم نایە من بیری من نییە ئەو دی ئاوە لێ هاتوو ینی زۆر لە مێژە زۆر لە مێژە ئەرێ وڵا بیری من نییە دوا چۆن ئاوەدان بۆتەوە شارێک بۆ کە نەماوە دوا چۆن ئاوەدان بە زمانی ئاغایان خۆلاسە هەمووی هێنا ماڵی لە ساز کردو و خانوبەرە و تشکیلات و سازە کردوەوە مامە ڕسوو با بتوانێت شار خەڵکیێرە بوونە یا هاتوونێرە لاوەڕ لە نێمەگوڕانات تێرە ئەگەر لێمەگوڕان هات تێرە خزممان لێرە بوونا لێرە جیستاونتەوە زمانی ئاغایان بۆ خولاسە زمین شتیان داوەتی خولاسە لێرە کاری کردو چۆن بۆ کە هاتوونێرە وڵا لەتی سەربازە هەڵاتۆ باب لەتی سەربازە ڕاهاتۆ ێرە و لەیان نێمەگوڕان بووینە
خۆ خزممان لێرە بۆ خزمان لێرە بوون لێجی سەوینەوە دەی خۆلاسا تا سەرژم تا هاتون ئەرباب ڕعێتی لە ئەرباب ڕعێتی زاوجارەکانە وردە خاچیان داوینێ و خاچی داوینێ و لێرە جیسانی و کارمان کردو خۆلاسا ئەوە وردە بابم ئەوە بۆ ژووری هەر لەو کارکردن و شتەی ڕاپۆ پەیداکراوە زەمین وشت کردرا زەمی کردراوە و زەمینە داوینێ و زەمینمان کڕیەوە و حیوانمان بوو پڕمە پاتاوشتمان بوو کەشاوەرزیمان کردو. کاکەجان خۆتان بناسێنن. بسم الله الرحمن الرحیم ئەمن قادری شادان کە شاوەرز و باغداری دریازیم. تەمەن و چەندە کاکە قادرجان؟ تەمەنم 45 ساڵ. خەڵکی واوایەن؟ خەڵکی دریازیم بەڵە. وەلە دیێرن؟ بەڵە رێوەڵا وەلە دیێرم. کارتان چێ کاکە؟ وەڵای العان کشاوەرزی باغداری. لەمێژەوە کارێ دەکەن؟ بە خودای ئەمە لەوە تا لە زمانی بابیشمەوە هەر کشاوەرزیم کردو دوایش کە چوومە سەربازی هاتوومەوە هێر کشاوەرزی و باغداری دەکەم. ئێرە باغی خۆتانە؟ بەڵە باغی خۆمان. لەمێژە هەتانە؟ زمانی بابم بلە بابم بە ئیریز بەمەگەی وەیدی. پس سەردەمی مناڵیشتان هەر لەنێوە باغە گوزەراندەوە. ئارێوەڵا ئارێوە. جا کاکە زەحمەت نەبێ بۆمان باس بکەنەوە دەمتستان دەکرد لەو باغەیدا چۆن پێگەیشتووە؟ واللهی ئەو باغا زمانێکی کە ئێرە زەمین بوو ئەسەوە بیرم دێرە زەمین بوو هاتن نەخشە گوزاریان کرد و مەسکتیان باغی لێ دەدەین و ئەو دەمی مەڕیشمان هەبوو کوتیان باغی لێ دەدەین نەخشە گوزاریان کرد و هەموو بە نەخشەی کڕێک و پێک و هاتن داریان لێداوە بیرم دێ دوای نێوەکان کردەوێنجە و باغیان لێدا ئاوە 2-3 ساڵە گوزراکە مەسەن باغاوە گەورە بوو دەهاتین ئەمە لێرە مەسەلەن کە قوڵکەکانیان هەڵدەقەن زەمان مەسەن قوڵکەی هەڵدەقەند و داهاتن لێرە کارگەریان دەکرد و ئەمە نان و چامان بۆ دێنان ماڵمان ئەو دەمی لێرە نەبوو لە نێو باغی نەبوون لە نێو دێبووین لە نێو دێڕان نان و چاو شتمان بۆ دێنان مەسەن داهاتی نێرە و چامان بۆ دێنان چامان بۆ لێ دەنان و ئەوان کاریان دەکرد و قوڵکەیان هەڵدەقەند و دوایی چەند ئەو دارانان هێنا لێرە چەقاند و بە مروری زەمانە و دارانە ئاوا بوون دەنامە مەسەلەن دەهاتین لێرە کارمان دەکرد بەردمان هەڵدەبژارد دەنا مەسەلەن مەڕمان دێنا لێرە دەمان لە وەڕاندەوە دەمین چکۆڵەم تەقریبان 7 ساڵ دەبووم. ئەو دەم مەڕوومانگاتان هەبوو؟ ئارێ وەڵام مەڕمان هەبوو دەمی. ئێستا نەتان ماوە؟ حدودەن دوای بابم نەوەڵا 2-3 ساڵمان مەڕ هەبوو نەمان ماوە. هەر بەکاری باغداری ڕادەگەن؟ وەڵا الحان کشاوەرزی و باغداری دەکەین. دێر قالبی و ساغ بێ ئیشەڵا بەرهەمی باغەکەتان چێ کاکە؟ وڵای سێوەی دی هەر ئێرە کولەن سێوە. بەرهەمی باغەکان کولەن سێوە. دێرس خۆڕۆزیتان زۆر بێ ئیشەڵا. کاکە قادر فەرمووتان زەوی کشت و کاڵیشتان هەیە وایە چی لێ دەچێنن؟ زەمینی بەتاڵیشم هەیە ینی منزوری داری نەبێ هەم گەنمی دەچێنم هەم چەوەندەریش. چەوەندەرەکەی چۆن ڕامەل دێنن؟ بە خودای چۆن مەسەلەن دەی چێڵین و کودی پێوەردەکەین و دوایی دەیچێنین و بە تیبقی زەمانبەندی ئاوی دەدەین و ئەو کارانەیتی. چ وەرزێکی دای دەچێنن کەنجە هەڵی دەگرنەوە؟ لێرە ئەمن ئەوەندەی کشاوەرز و کشاوەرزیم کردە چەوەندەرکاری حدودەن بینی جستان و بەهار چەوەندەرمان چەقاندەوە. دوایش دە پاییزدا کە مەسەن دا 15 ڕۆژ پاییز یا 20 پاییز دەودەمیدا هەڵی دەقینەوە. لە حاصڵاتەکەی ڕازین؟ ئەگەر پشتیوانەمان هەبێ ئەرێوەڵا ئەگەر پشتیوانیمان لێ بکرێ ئەرێوەڵا. کاکە قادر هەر هێکتارە زەوی تقریبان چەند تۆنی دەبێ؟ بە خودای چاو هێکتار بەستگی هەیە کەشاوەرز چۆن ئیسفادە لەو زەمینەی بکە چۆنی دەعەمەل بێنێ چ زەمانێک کودی بداتێت چ زەمانێک ئاوی بداتێت چۆن ئیسفادە لە زەمینەکەی بکە ئەو بەستگی بە کشاوەرزە ناتوانم مەرعانم بڵم مەسەن ئەمن 100 تۆنی لێ هەڵدەگرم یا 50 تۆنی لێ هەڵدەگرم کشاوەرز هەر چەندێکی بۆ خۆی تەلاشی چاکتری هەبێ بتوانێت چاتر لەسەر زەمینەکەی مدیری چاکتر بێ دەتوانێت بەهرەی چاتر هەڵگرێ. ئەنگۆ چاکی پێڕادەگەن؟ ئەمن حدودەن تا لەعامپ دەتوانم بەڵام 100 تۆن 110 تۆنم لە یەکتاری هەڵگرتووە تا 120 تۆنیشم هەڵگرتووە. ئەرێ وەڵڵا. یا ڕەبی هەر زۆر بێ ئیشەڵڵا. کاکە قادر یەک باغ لە چاندنی نەمامەکەی ڕا تا بەرهەمهێنان چ کارایەکی پێویستە بۆی بکردرێ؟ یەک باغ
ئەو عەرزم کردی لە ئەوە ڕاکە چاندویانە ئەو باغات لە ئەوڕا دەیچێن بە زەمان های مشەخص مثلەن ئاوی دەن و پێڕادەگەن و هەرسی دەکەن تا دەبێتە ئەو دارانە ئەوەش زەمان دەبا مثلەن حدودەن لەوانەیە 30 ساڵ 35 ساڵ لەحانەوە حدوێ زمانی بردو تا ئەو دارە بۆ ڕۆژەی گەیشتووە دوایی کا مثلەن ئەو دارانە ئاوایان لێ هات عەرزم کردی ئەو دارانە هەرز دەکرێن خاوێن دەکرێنەوە بنیان جوان هەمویان ئاوا لە قوپۆخێکی ئیزافەیە ئەوانە ئاور دەدەین لێرە و دوای عەرزم کردی کە دەبەهارد ئەلعانەکانەکە دارەکەمان هەرس کرد باغەکە هەرس کرا لە قوپۆقەی ئیزافەکەمان خڕ کردەوە و ئاورماندا دوایی ئەو باغی مثلەن ئەمە ئەوە دەبێتە بەهارێ نۆ ئەسە دەکەێتەوە ئەسەمەکانی کە مثلەن لە ئەوڵی بەهاردا دەبی لیان دەین هەر بە زەمان دەتبقی زەمانی خۆیدا ئەو سەمانە ئەمە لەو داران دەین بۆی کە هەم ئافاتێکی گە لەسەردارێ بێتە خوارێ و هەم ئەو سێ و بەرهەمەی هەمانە کرمێنە بێ کاکە نەمامێک کە دەچێندرێ دوای چەند ساڵان بەرهەم دەدات واللهی لێرە 10 ساڵ دەڵێن باغی سێ و بە 3-4 ساڵ وەلی ئەوەی کە دەیفەرمونون ئەلعام پایەکوتە هاتووە باسی کرد پایەکوتە هاتووە ئارێ وڵا ئەو زووتر باردێنێ وەلی ئەو دارانەی ما وڵا 10 ساڵ 12 ساڵ گرتووە تا بوونە ئەو بارەی کەمە دەمان هەوێ مەسەلەن واردی بازاڕێکین تەنا باردێنێ وەلی ئەو بارە نیە مەسەلەن بڵێ ئەمە بتوانین استفادەی لێ بکەین دارەکان هەموو لە یەک جۆرن دارەکان ئەوانە هەموو سپین وەلی ئەو چووکانە سوورن تەنا هەموو ئەرێوەڵا سێونە و دارانە چۆنە کە باغەکەتان داری ساوای تێدایە ئەرز بێ بازوورت ئەوە زمانێکی کە بابم ئەو دەمی سێ و چاکی پوڵ نەکردو و استفادەیەکی وای نەبووە ئەوانە یەک دەرمیان ڕەدیفەکانی دەرێناوە دوایی کە ئەمە مەسەلەن مەڕمان نەما و ئەمە شغڵەکەمان هەر بۆ باغداری و زەمینداری ئەوە دارەکانمان لێ داوەتەوە ئەلحەنج ئەوانە حدودەن هاتوونەوەی کە مەسەلەن بار بێنن یعنی تقریبان چەند ساڵی دیکە ئەو دارە دەتوانێت بەرهەم بێنێت ئەو دارە سێ ساڵی دیکە سێ ساڵی دیکە بەڕەوازی ئەوە بار دێنیە وەک بەقەت ئەندازەی و دارایی نابێ وەلی بار دێنێ کاکە قادر ئەو دارانە چن ئەرز بێ بە حزورت ئەو دارانە هاچە ئەمە هاچیان پێ دەڵێن زمانێک ئەو سێوانە عەرزم کردی سەمان لێدا و بۆ حەدەی گەویش کە مەسەلەن بۆ حەدەی گەویش کە سێوەکە گەورە بوو ڕۆشتی کردو ئەو لە قوپۆقانە هات نەخوارێ بۆی کە نەشکێن ئەوانەیان وە بەردەدەین دوایی کە سێوەکەمان لەداری کردەوە و بردمان مەسەلەن بردمانە سارخانەی و سێو خلاص بوو ئەوانە بۆ ئەوەی کە دنێ و باغیدا بڵاو نەبنەوە و قارچ نەگرن ئەمە ئاوە لە یەک جێگای مشەخەس خران دەکەینەوە زۆر سپاس کاکە قادرجان دەست خۆش بێ بە وڵانداناوەکانت سپاس کاکە جان زەحمەت نەبێ خۆتان بناسن ئەمن علی عاجی خاڵندی خەڵکی دریازیم کاکە علیجان هەر خەڵکی ئەو ئاواییە بوونەوە لە دیێرن یا دواتراتونە ئەم بخۆم لێرە لەدایک بووم بابیشم هەر لێرە بۆ بەڵام باپیرم خەڵکیێرە نەبوو خەریکی چ کارێکن لە ئاواییدا ئەمن لێرە شغڵی ئەسڵیم دامداریە کەشاوەرزیشم هەیە باغم هەیە زەمینی دیکەم هەیە بێسلا چۆن بە مەڕ و ماڵاتەکە ڕادەگەن هەر لە ناو ئاوایی دانیادان بەنە دەرەوە بە زەمانی قەدیم کە بە زەمانی بابم دەچوونە شۆستانێ ئەگەر بەهاردا دەهات مانجێک مانگونی وەک بەهار دەسوود دەچوین بۆ شۆستانانە حتا بەیسلا سەروبەندی هاوینێ دوایش دەهاتینەوێرە بەڵام متاسفانە ئەلعان شۆستانەکان کە نەماون عالەمیش بەڕێک تەمبەڵتر بووە ئەلعان هەر لێرە بەیسلا ئیدامەی دامدارەکەی دەدەین و ڕۆژە چۆنان پێڕادەگەن بۆمان باس بکەن ڕۆژێک کە بەیسلا ئەلانجستانە بەیانی ساعات 6 هەڵدەستین پیاومان هەیە بەیسلا تااقەتی دەکا و دەبەری دەکا و تفاقی دەبەر دەکا و سەحات 10 و 11 دیسان جەمێکی دەداتێ و سەحات 2 دەیداتێ و هەتا سەحات 6 ئێوارە 6 ئێوارە جەمێکی داتێ و تا بەیانی ئەوە ئی ڕۆژانەی ئەلان
بەڵام هاوینان بەیسا لە بەهارێڕا کە دەچێتە چێوی دەڕوا بەیسلا سەعات 11 وانەمەڕەکە دێتەوە لە ماڵە دەیدۆشن دوایش دیسان سەعات 3 دەڕاتەوە حتا سپێنە سەعات 11 نایەتەوە. کاگەلی بە پێوەی کە دریاز ئاوایەکی پێشکەوتویە کاروبارەکەتان چۆن بەڕێوە دەستێ ئایا ئاسانە؟ ئەرێ وڵی لەسایە خدایەوە زۆر ئاسانە زۆریش باش بۆ دیەکەشمان زۆر پێشکەوتۆ ئەلحەمدلای دیهیار و شوڕای چاکمان هەیە دوایش زۆر تەرەقی کردو دریازی لەو بابەتەوە. لەوەش و کار و ژیانتان ڕازین؟ زۆر. کاگەلی دەکولدا لە ئاژەڵداریەکە ڕازی؟ زۆریش ڕازم ینی ئەمن دامداریم پێ حتا لە کەشاوەرزیش لە زۆر شغڵی دیکە چاترە بۆچی ئینسانێک دیارە کە زەحمەتی زۆرە بەڵام دەرامەدیشی زۆرە. ئینسانێک دەتوانێت بە 50 مەڕ بژیوی خۆی هەتا بە 6 سەرخانەوارەوە بەسەر بەرێ بەڵام بە خودای بە 3 هێکتار زەمین ناتوانێت چونکە بۆ مەڕداری دەرامەدی ڕۆژانەی هەیە. دوایوە شتێکی بە ئیسلاوانێک کە دەتوانی مەسەرەن 2 سەرانتیە هاوێی بەری بیفرۆشی دەرجاش خوور دەبێتەوە وەک زەمینی نییە کە بە ئیسلا داینی هەتا بە 2 ساڵان خوور نەبێتەوە مەڕوانێ مەرح 2 سەران بەرە 3 سەران بەرە هەتا 10 سەران بەرە دەرجا دەبێتە پوڵ و بۆت زیندەجی خۆتی پێ تەعمین دەکەی. ماشێنی جوانێ ماشێنی ژەلعاندم دایدنی لە بۆنگای هەتا دەفرۆشێ هەیەمێکی دوور دەچێشێ بەڵام مەڕداری وانە کەمێک ناڕەحەتی هەیە بەڵام واقعان ئەمن زۆری لێ رازیم بۆ دەرامەدێ زۆر لە زەمینی لێ رازیترم حتا لە ماشنداریشی لێ رازیترم. کاگەلی بەگشتی کاری خەڵکی ئاوایی چێ خەریکی چن؟ وەڵاهی دریاز کە ئەوەڵە بەیسلا هەر 200 ماڵێک 150 ماڵێک بۆ بەڵام خۆشبەختانە دریاز دیەکی سەر بەڕسقا ئەوەڵەیە کە دریاز ئەو 150 ماڵەوە باوەڕ کە تەواوی مەڕدار بوونە ئەلانیش کە دریاز زۆر پێشکەوتوو بۆ بەیسلا دیەکی خۆشە زۆریش پەرەی گرتووە لەعان دریاز لەوانەیە 850 ماڵ بێ زۆری کە لە لاوەڕا هاتوون هەر کەس دێتە دریازش خداوەچیلی زۆر لە زیندەجی خۆی ڕازێ ئەوڵە هەمووی مەڕدار بوونە بەڵام ئەلعان بە 3 قسمەت تەقسیم بۆ مەڕداری تێدا کەشاوەرزی تێدا ماشێنداری زۆر تێدا ئەو جوورە بەیسلا زیندەجی خۆیان لە دریازێ بەسەر دەبن دریاز زۆر پێشکەوتووە لەو دیانە لە هەمان پێشکەوتوتر بوو زۆریش دیەکی سەر بەڕسقە واقعان. چۆنەوە ئاوایە خەڵکەکەی وا زۆر بووە ئێوە کە فەرمووتان چەند ساڵەوەی پێش خانەوارەکانی زۆر کەم بوون ماڵەکان زۆر کەم بوون بە نەزەری من هەر دەگەڕێتەوە سەرەوەی کە دیەکی سەر بەڕسقا دوایوەش هەموو میلەتەکەی کاسبە ئینسانی خراپی تێدانێ. الحەمدولله دەست و خۆش بێ کاگەلی جان زۆر سپاس. دەستین گۆش خۆش بێ کە زەحمەت و کێشاوە. داعیجان نێوچێ؟ نێو ماشەیە ئایشە عەبدوڵڵای ئەقدەم. داعیشەجان ئەرێ و مامە ڕەحمان دەڵێ نازانم چۆن بۆ هەروە چوومە خواست بێنی و زوو دایانوێ وا بووە یا تۆ مێردت پێ نەدەکرد بەخڵی نشم دەناسی بەخڵای نەم دەناسی خدا شایدی حاڵانە ئەوە هات پاوێکی دیاتبار و مزانی زاوایە وەگەل حان نەبوو بڵێ بە تەلێفۆن و بۆ لاولای ئەوە نەبوو بەخڵای ساڵێکیش بەمارە بوو مێستا نەم دەناسی بە حەزرەتی محەممەد وڵی بابم نازانم مەلحانیشی دەگەڵ بێ خوددا عافوی کا دەگەڵ مردوی گوێ دێریان نازانم مارە کراوم نازان مارە نکراوم نازانم واللهی لە 13 ساڵەی بابم داومی بەو کابرایە بە کچێک و بە 7,000 تمەنی داومی بەو کابرایە ئەلحانەکە لە 13 ساڵەی مێردم پێکردەوە 65 ساڵم ئێستا زلێکی لێ نەداوم بێحتەڕام پێ نەکردومە ئاغاو چوە خابوومە 6 کچم بە مێرداوە 3 کوڕژنم بۆ هێناوە هەر بۆ خۆم الحەمدولله ئەو نۆ منداڵم بە قوربانی کەوشی دەروێشی بێ احترامم دەگرێ قەدرم دەگرێ مەسەنەوەچی لە کنەی بۆم دەگوزەرێ لەکەم بووک و کوڕان بۆم ناگوزەریە ئاوە یا ڕەبی خوددا پێکتان بێڵە جادایە جان چەندنەوەتەیە واللهی جا حامڵم چەندنەوەم هەیە حین زۆرن بە قورحان بۆم حاڵی نابن
لە خدای بە زیاد بنەوەکانتی زەماوەندیان کردو کتێ نەتیجەشم هەیە نەتیجەشت هەیە ئاریەوەڵ ڕەبی خدا پێک وەڵا یەکیانم دوی هەیە یەکیانم دوی سێ هەیە یەکیانم دوی دیکە هەیە یەکیانم یەکی هەیە و کاروانی بەڕێوە ئاوە جادایژان کوتە تەمەنت کەم بۆ گە زەماوەندت کردو دوای زەماوەندکردن لێرە چت دەکرد وەڵای لێرە فێری مەردۆشینێ بوومی مانگا دۆشینێ بم نان و چێشت و نانکەری و ئەوانم دەکرد و تەونم دەکرد و تەندورم دروست دەکرد و ئەو دەمی قەلاخە بۆ قەلاغم دەکرد و شانە و خوری و تەشی و ئەوانم دەکرد دەستە خوشکیشتان هەبوو ئاریە وەڵا دەستە خوشکیشمانە بوو دەچوومە بەرشانەی و دەچوومە کارێ و ئاوە بەوانێ گەری وەڵا دەچوومە داوەتان و منداڵەکەم دەلان چێ دەناو دەچوومە داوەتێ چونە سەرکانیشتان هەبوو کچێ سەرکانیمان هەبوو سەرکانی و شتیشمانە بوو هەموو شتێک باسی داوەت و شتی ئەو دەممان بۆ بکە چۆن ساز دەبوون دەڕۆیشتن ستان دەکرد لەگەڵ دەستە خوشکان جا دەگەڵ دەستە خوشکان سەر و جێرجێ لەمان لێ دا و دەڕۆشتین بۆ داوەتی و داوەتمان دەکرد و لە بانیۆڵ دەپەڕنتان نوێژە نوێژە داتی ناوچامان دەخوارد چینەوە بۆ داوەتێ شوێ داتی ناوچامان دەخوارد و باینە خۆمان ساز دەکردەوە ئاریا وەڵا ئاوە بوو داڵان شەدە و جێلجێلەی لەسەر دەنێ نەوەڵڵان دەستمان کەنجێ وەلاتان ناوە وەڵای لەوە تا ڕێژی مەهادوەلامانە قانونە شتەکە خەڵاس بۆ دیوەنێ ئەو لەچکە نابێ و ڕەنگە بێ و ئەو دەسماڵە نابێ ئەو ڕەنگە بۆ دڕۆی پێشتر بووکیش لەسەری دەناوایە ئەریاوەڵا بووکێنی خۆتان سان لەبەردا ئەو شەدە جێلجێلە بەس بوو جێلجێلە و جەقجقانوێ هەڵاوەسی بووین و مام دەرێژ لە باتی 1000 تمەنیە 5 قڕانی و 2 قڕانی سەریشمان دەشکە بە پڵیوە ئەوانە بوو دای کۆخشکەکە دەستت خۆش بێدای جانی شەڵا هەروە بەختەوەر و دڵگەورە بمێنەوە یاڕەبدان بێڕەبی زگن نەسووتێ ماڵم گۆژاوەدان بێ بینەرانی خۆشەویست و عزیز بە کۆتایی چاوپێکەوتنی و ڕۆمان لە ئاوایی دریاز گەیشتین بە پێشکەشکردنی زکرێک لەلایەن دەرێژ ڕەحمان کردار ماڵاوایی لە هەموویەوە خۆشەویستان دەکەم کاکە ڕەحمان جان فەرموون بەخێری خانم شارمەندەیە گۆڵ ئازڕۆ خزی بای محەممەد بابە شارمەندەیە گۆڵ ئازڕۆ خزی بای محەممەد نازڵێ دەیە بوو لێ تەماشای ئای محەممەد هاي جبريلي ويل سراخان وسراباي محمد وإذا سبيعي ملق يا رسول الله محتوسنا هاي محمد هاي زان بفدايني ارقضي شهلاي محمد در عالم وآدم يحمتاي يا محمد عیسای نبی گرچی لسر عوزی سما بو او تاهیر محراز لسر حقشی خدا بو هغه کردی سلام اسقدو بالای ای محمد در عالم و آدم یا رسول الله ای نبو همتا ای محمد بابا من شرمنده وشيوة وفريشان وعزيني لو شعري شنو بيك سوبيت سار أمين أصد شكري خداي يا رسول الله أمتي أو سرور ديني مالو ضلوي أذانو حولادي شيرني عيدي كم بقرباني قد قامت رحنا محمد اندر عالم وآدم يا رسول الله عيني أهمتاي أي محمد